33هەمین خولی پیشانگای نێودەوڵەتی کتێبی تاران بۆ ماوەی 10 ڕۆژ لە موسەلای تاران کرایەوە. پیشانگای کتێبی تاران وەکو گەورەترین ڕووداوی فەرهەنگی ئێران کە لە 2 ساڵی ڕابردوودا و بەهۆی کۆرۆناوە تەنها بە شێوەی ئۆنلاین بەڕێوەچوو بوو، ئەمساڵ دیسان دەرگاکانی بەڕووی هۆگرانی کتێبدا کردەوە و 1700 دەستگای چاپ لە پیشانگای ئەمساڵدا ئامادەن. هەروەها بەشی ئۆنلاینیش هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو چالاکە و 2800 ناوەندی چاپەمەنی لە بەشی ئۆنلایندا کتێبەکانی خۆیان ئەفرۆشن. لە پیشانگای نێودەوڵەتی کتێبی تاران جگە لە ناوەندەکانی چاپی ناوخۆیی 32 وڵاتی بیانیش ئامادەی پیشانگاکەن. هەروەها شاری سنەش وەکو پایتەختی کتێبی ئێران میوانی تایبەتی پیشانگاکەیە. بە بۆنەی بەرنامەگەلێک کە لە حوزەی کتێبە شاری سنە لە ساڵی ڕابردووە بوویە، ئێمە توانیمان لە ناو 192 دانشارە کە لە ناو ئێرانە حزوریان بوو شرکەتیان کردو لەم بەرنامە ئێمە هەڵبژاردە بووین و ئیمڕۆ نەمایەندە و نوێنەری بەحسی کتێب بین لە ناو ئێرانە. لە خولی پێشووی پیشانگای کتێبی تاراندا زیاتر لە 1,300,000 کتێب فرۆشراوە. چالاکان و چاودێرانی بواری فەرهەنگیش پێیان وایە بوژانەوەی بواری کتێب کاریگەری باشی لەسەر ئاسایی بوونەوەی ژیان دوای سەردەمی کۆرۆنا ئەبێت. من فکر می‌کنم خیلی پێم وایە ڕووداوێکی زۆر باش و سەرنجڕاکێشە کە دوای 2 ساڵ لە گیرۆدەبوونی خەڵک بە کۆرۆنا و بوونی ژیان بە ئۆنلاین ڕووداوێکی ئاوا پیرۆزمان هەیە و بە دڵنیاییەوە زۆر گرنگە. دەبێت ئەوەش بڵێم لەوانەیە پێشوازی خەڵک لە چاو سەردەمی پێش کۆرۆنا کەم بێت کە هۆکارەکەی زیاتر ئابوووریە و لەوانەیە ئەولەویەتی خەڵک کە ڕێنی کتێب نەبێت بەڵام بەگشتی دڵخۆشکەرە نباشه، اما در این حد هم به نظر من راضی کننده است. لە پیشانگای کتێبی ئەمساڵی تاراندا هاوشێوەی ساڵانی ڕابردوو ناوەندەکانی چاپی کتێبی کوردیش ئامادەبوونێکی بەرچاویان هەیە و بوونی پیشانگای کتێب لەم ئاستەدا بە دەرفەتێکی باش ئەزانن بۆ ناساندنی زیاتری بەرهەمەکانیان بە خوێنەران. پێشوازیش بەگشتی باشە، خراپ نییە لە کتێبە کوردیەکان بە تایبەت. ئێمە بە تایبەت ئەو کوردانەی کە نیشتەجێ ئێرەن یان ئەبینی لە شوێنایەکی تەوەتێن پێشوازی کوردەکان باشە لە کتێبە کوردیەکان. کردنەوەی پیشانگای کتێبی تاران وەکو گەورەترین ڕووداوی فەرهەنگی ئێران دوای 2 ساڵ هیوایەکی لای خەڵک و چالاکانی فەرهەنگی دروست کردووە کە ئەم پیشانگایە ببێتە هۆی بوژانەوە و زیندووبوونەوەی زیاتری هەموو بەشەکانی فەرهەنگ و هونەر. ساما سلێمانی، کورتسات نیوز، تاران.